لا هەولێر بۆ شوقە و لە سلێمانی بۆ کرێگرتبوونەوە ئەنجامدرا. گەشتی عومرە بۆ ڕەمەزان گران بۆ مۆنتی کارلۆ لە ستۆدیۆکانی 964 بوو. سڵاوتان لێبێت لە ستۆدیۆکانی 964ەوە لە هەولێرەوە گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. لە هەولێر بۆ شوقە و لە سلێمانی بۆ کرێ دوکان گربوونەوە ئەنجامدرا. گربوونەوەکەی هەولێر ژمارەیەک هاوڵاتی بوون. لە بەردەم ئەنجومەنی وەزیران ناڕەزایەتیان دەربڕی لەوەی شوقەیان کڕیوە دەبوو لە 2023 تەواو بووایە کەچی تا ئێستا هەر هەیکەلە. یەکێک لەو هاوڵاتیانی ناڕزایەتی هەیە بە 964 وت نازانن کەی و شوقانە تەواو دەبن و لە زەرەردان پێشتر مەتری 1030 دۆلاریان پێداوە ئێستا 800 دۆلاریش ناکات. دوکاندارانی بازاری سلێمانیش گردبوونەوە دژی زیادکردنی کرێ لە سەریان. دوکاندارێک دەڵێت بەپێی یاسا دەبێت زیادکردن 4 ساڵ جارێک بێت لەلایەن قاوەن بڵکەوە و لە سەدا 20 زیاتر نەبێت کەچی ئێستا دەیانەوێت لە سەدا 100 کرێیان لەسەر زیاد بکەن. بۆی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە خواست لەسەر گەشتی عومرە زیادی کردووە و کۆمپانیەکانی ڕێخستنەوەی گەشتەکانی عومرە دەڵێن بۆ هۆیەوە نرخی 100 بۆ 150 دۆلار زیادی کردووە. زۆربوونی خواست لە مانگی ڕەمەزاندا وا دەکات گەشتەکانی عومرە مانگانە لە 10 ڕۆژەوە بۆ 15 ڕۆژ زیاد بکات. ئەو کات نرخی خزمەتگوزاریەکانیش بەهۆی زۆری عومرەکارانەوە بەردەوام بەرز دەبێتەوە. سەبارەت بە حەجی ئەمساڵیش وەزارەتی ئەوقاف دەڵێت ئەو کەسانەی بۆ ئەم ساڵ یەدەگن بۆ ساڵێکی تریش هەر یەدەک دەبن و مافیان نافەوتێت ئەگەر کەسێک نەڕوات ئەوان دەخەنە شوێنی. دڵنیام زۆربەتان ناوی مۆنتی کارلۆتان بیستووە ڕادیۆ بەناوبانگ و زەبەلاحەکەی جیهان کە ساڵانێکی زۆر سەرچاوی یەکەمی هەواڵ بوو بۆ عێراقەکان و خەڵکی کوردستان. ئێستا ئەم ڕادیۆ نێودوڵەتیە بە بەهێزتر لە جاران گەڕاوەتەوە و لە هەرێمی کوردستان زنجیرەیەک پرۆگرامی تایبەت پێشکەش دەکات. مۆنتی کارلۆ پرۆگرامەکەی لە سۆدیۆکانی 964 لە هەولێر پێشکەش کرد. ئەم جارە دلاوەر عەلادین سەرۆکی دامەزراوی مێری و هیوا مەحموود عوسمان بەڕێوەبەری گشتی 964 و سەرمەتایی سەرۆکی بەشی عەربی 964 بەشدار بوون. مۆنتی کارلۆ و زۆربەی میدیای جیهانی متمانیان بە 964 بەخشیوە. بن سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە تا ڕادەیەک دڵخۆشکەرە لەسەر کەش و هەوا کە ئەمڕۆ بەشی پێشبینیەکانی وەزارەتی گواستنەوەی هەرێمی کوردستان بەشی پێشبینی کەشەوە بڵاوی کردوتەوە. نمە باران بەڕێوەیە و سبەینێش لێزمە باران بە تایبەت لە پارێزگای دوهۆک دەبارێەوە لە ناوچە شاخاوەکانیش ئەگەری بەفربارین هەیە و لە گەرمیانیش لە ئەم دوای نیوەڕۆیەوە بەپێی پێشبینەکانی کەش و هەوا هەندێک تۆز و خۆڵ و خۆڵبارین دروست دەبێت بەڵام بەعام کەشەکە خۆش دەبێت و پێدەچێت کاریگەریشی هەبێت لەسەر ڕۆژەکانی مانگی ڕەمەزان کە تەواوەتی لێ نزیک بووینەتەوە کەشەکە خۆشتر بکات بارانێک ببارێەوە جەوەکەوە گەرما تۆزێک دوا بخات. من دێمە کۆتایی ئەم گەشتێواڵەکان شاد بن.